بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەبارەی کاریگەری و زیانەکانی لافاوەکەی دوێنێ لە سەر قەزای سۆران و ناوچەکانی دەوروبەری دەچینە لای پەیامنەرمان ئازاد تۆمەراوەیی لە سۆران. کاگازات سڵاوت لێبێ دوایین ئامار و زانیاریەکانی زیانەکانی ڕۆژی ڕابردووی لافاو لە سنوورەکانی باڵەکایەتی و برادۆستچیە. بەڵە کاکزانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە بەهۆی کاریگەری ئەو شەپۆ لە باران بارینە بەخڕێکەوە لە دوو ڕۆژی ڕابردوو ڕووی لە هەرێمی کوردستان کرد، بە تایبەتی لە سنووری قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندز. بەو هۆیەوە بۆ دروستبوونی لافاوێکی بەهێز لە ناوچە شاخاویەکاندا و هاوڵاتیانێکی زۆر زەرمەند بوون. من ئەمەوێ ئاماژە بە بەشێک لەو زانیاریانە بکەم کەوا زەرەر و زیان بە هاوڵاتیان کەوتون لەم ناوچانە. سەرەتا لە ناحیەی سیدەکان دیارە بەهۆی ئەم لافاوە بەهێزەی هاتبوو 3 پرد لە ناوچەکە ڕووخابوون کەوا 7 گوند بەهۆیەوە پەچی هاتوچۆیان کەوتووە و ئاو کارەبایان بە تەواوەتی پسراوە. هەروەها 10 باخچە و ڕەز زەرەر و زیانیان پێگەیشت بوو لە ناحیەی سیدەکان. هەروەها لە ناحیەی حاجی ئۆمەرانی سەر بە قەزای چۆمان دیارە ئاو چوو بۆ ناو 7 ماڵ و 3 باخچە زەرەر و زیانیان پێکەوت بوو و 2 ئۆتۆمبیل لەو ناوچەیە بڵێ ئاو لەگەڵ خۆی بردبوو. هەروەها لە سنووری قەزای ڕەواندوزیش لە ناحیەی وەرتە دیارە لافاوی گرتوتەوە. من ئێستا لە گوندی سەرنەوسی سەر بە ناحیەی وەرتم لە قەزای ڕەواندوز دیارەکەوە ئێستا لەم گوندە زیاتر لە 6 ماڵە بێتن ئاو بە تەواوەتی چۆتە نێو ماڵەکان و هاوڵاتیان هیچ شتێکیان دەرباز نەبووە. زەرەر و زیانی زۆر بەر هاوڵاتیان کەوتووە لەم گوندەی وەکوە بینیک لە ئێستاداکەوە. من لە یەکێک لە ماڵەکانم تەنانەت لە کاتی نان خواردن بوونە لە بانجی مەغریب، وەکو ئەگەر کامێرمانەکەم هاوکارم بێتن پیشانی بداتن لە کاتی نان خواردنی مەغریب بوونە کاتێک کە لافاو هاتووە تەنیا فریای خۆیان کەوتونە کەوا خۆیان و ماڵ و منداڵیان دەرباز بکەن. لافاوەکە ئەوەندە بەهێز بووە کەوا هاوڵاتیان هیچ شتێکیان بۆ دەرباز نەبووە و زەرەر و زیان زۆر بەر ماڵ و حاڵیان کەوتووە و زەرەر بەر ئاژەڵ و پەلەوەرەکانیان کەوتووە. بۆیە تاوەکو ئێستاش کەوا ئێمە لێرەینە لەم گوندەی تاوەکو ئێستا هیچ تیمێکی فریاگوزاری هیچ تیمێکی حکوومەت نەهاتوونەتە ئێرە فریای هاوڵاتیان بکەن، ماڵەکانیان بۆ پاککەنەوە. تەنانەت هاوڵاتیانی ئێرە بۆ نانی نیوەڕۆ هیچ شتێکیان نییەکەوە بۆ خۆیان تەنانەت بۆ خۆیان ئامادەی بکەن. هاوڵاتیانێکی زۆرن لەم ناوچەیە لە دۆڵی خانەقا هەروەها لە دۆڵی باڵەیان هاوڵاتیان بڵین لافاو چۆتە ماڵیان. وەکو ئاماژەی پێدەن هاوڵاتیانی ئێرانە کە ئافرەتی بەتەمەن هەبوو پیاوی بەتەمەن هەبوو باسییان لەوەی ئەکردکەوە تەمەنی 50 ساڵە ئەو تاوەکو ئێستا شتێکی ئاوای نەبینیوە. بۆ یەکەم جارەکەوە لافاوی لەو زۆرە ڕووبدا. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای خاوەن ماڵەکە ئەو خۆی بۆم باس لە ڕوودانی لافاوەکە بکاتن. سڵاوت لێبێتن ئەگەر بۆم بجێڕێتەوە لافاوەکە چ کاتێک بوو، چۆن ڕوویدا، زەرەر و زیانەکانتان چی بوو؟ سڵاو لە تۆش بێ، پێشەکی بە خەیراتتان دەکەم. وەڵی ڕووداوەکە ئێوارە بوو لە سەنانی بووین، هەرەوەندە پێڕاگەیشتە مامەستا ئازاد هات گوتی براژن هەستن لافاو هات. ئەمەش ماڵ منداڵەکەمان سواری سیارە کرد، منداڵەشکەمەندامان هەیە تا ئەومان سوار کرد ئیتر بێق حاڵ دەرچوین. لافاوەکەمان لە دوومە بوو، ئەمە بە سیارەی بووین. ئیتر لە خوای بە زیادی بی دەرچوین، منداڵەکەمان دەرچواندین. ئێستاشکە هاتینەوە ماڵ و حاڵەکانمان ئەوای هاتووە. تاوەکو ئێستا هیچ تیمێکی حکوومەت فریاتان کەوتووە؟ ئێستا یەک بە شەریان نەهاتە، تەنانەت با نەهات باەتی بۆ ئێمە هینابا چاومان لە دەفتەر دۆلاری نەبۆی هینابینە، بەس تەنانەت بە ئەوەندە هاتبابی گوت بە سەلامەتیە تاکە من ماڵ و منداڵەکەتان دەرچووە. ئێستا گە هاتبا و پێشدەنگدانێ بە قەنەحەتکەی هیچ نەمابوونەیکەن، بەس ئێستا ئیشیان بە حالەمێ نەمایە. وەڵاهی بەس مادی بوونیان لێ نەکردین. ئێستاش ئەو تەماڵ و حاڵەکەمان ئیوەیری هاتیە. چ داواکاریەکتان هەیە؟ داواکاری جاما داواکار پێتواگە بکەین لەوان ئێستا هەمووشمان بۆ جێبەجێ بکەن. وەڵا هەر ئاوڕێکمان لێ دەنە و هەر تەنانەت بڵێن سەلامەتێ دەنا. وەک لە ماڵی ئێوە دیارە لە سەرنانی مەغریب بوونە کاتێک کە لافاو هاتووە. چۆن بوو، چۆن خۆتان و ماڵ و منداڵتان دەبێت؟ هەر بە هیچ ڕانەگەیشتین، تەنانەت سفرەکەی ئێوارێ نشتە هەرا لە گۆڕێە گار دیقەتت لێ کردبی. هەر بەس ئەوەندە پێڕاگەیشتین منداڵەکان سواری سیارە کردن و هەڵاتین دەرکە و شتەکەن داخست و ڕۆیشتین، بەس هەموو دەرکەوبانەکەی شکاندینە لافاوەکە ئەوەندە بەقەوەت بووە هەموو ئاوەکاتیتە ژۆری لافاوەکە. زۆر سپاس دەکەین ماوسازانە. من ئەمەوێ هاوڵاتیەکی ترکەوە شاید حاڵ بۆ لێرە وەری سڵاوت لێبێتن ئەگەر بۆم باسی شێوازی ڕوودانی لافاوەکە بکەیت لە گوندی سەر. سەرەتا سڵاو لە ئێوەش بێ، یاخوا بەخێر بن سەر و سەرچاو. من وەکو شاید حاڵ دوێنێ میوان بوومە لێرانە لە سەرنانی ئێوارە بووین. تەنانەت مامۆستا ئازاد لە دەرکەیدا و ئەوەندە پێڕاگەیشت وتی لافاو هات خۆتان دەرباسکەن.
من ئەمێوان بووم لەو ماڵەوە ئەو خوشکەم کچێکی کەمەندامیان هەیە پیاوەکەشی لێرە نەبوو کتێش کەمەندامیان هەیە فریاکەوتین تا منداڵەکان سواری سیارێکن لافاوەکە گەیشتێ هەر ئەوەندە فریاکەوتین و دەربازمان کردن تەنانەت هیچ کەمان بۆ دەرباز نەکراوە زیاتر لە سەروی 6 ماڵە لە گوندی سەرنەوت هەمووی بن لافاو کەوتەوە ئەوە حاڵ و گوزەرانەکەیەتیان هەتا ئێستا حکومەت بەلایان داناتوە بڵێ کاکە ئەڵێ چیتان لێ هاتووە ئەڵێ چیتان بۆ بکەین هیچی خواردن و شتەکەشی بۆ دەرنەچوە فەرمون تەسویریکەن تەنانەت نهاتوە بڵێ کاک هەر خواردنێک سەرەتاییشیان بۆ دابینکە اختیاری لێ زیاتر تەمەنی لە سەروی 56 ساڵەوەیە کەچی بە کۆڵ دەربازیان کرد بوو هەتا ئێستا بەلایان داناتون فەرمو ئەو ماڵ و حاڵی خەڵکەکەیە با حکومەت بێ هەر شوێنی سەرەتاییان بۆ دابینکە خەڵکەکەی ڕزگار بکە هەر هیچ ئاوێکی لێ نەدابێتەوە کە ڕاستەوخۆ لە سۆران لەگەڵمان بووی